پێم وایە لە شەڕێران عێراقەوە بیگرێت تا ئەمڕۆ ئەو سەرجەمە جەنگانەی کە عێراق پێیا تێپەڕیوە کورد تیا بەشدارە کورد بە دەرەجە یەک بۆتە قوربانی ناونەتەوەکانە و لە ناو کوردیشە ژن و مناڵ دەرەجە یەکەم قوربانیە بە تایبەتی ژنان چونکە ئەم ژنە کاتێ مەسەل هاوسەری شەهیدە ئەم ژنە ئیتر ئەبێ بە دیار مناڵەکانی وەدانیشێ ئیتر بێ بە دایک و باوک خەمی بژێوی ژیان خەمی نان خەمی ماڵ خەمی خوێندن خەمی داهاتوو سەرجەم خەمەکانە کەونە ئەستۆی ژن و دوایەوەش قسەڵکی کۆمەڵگا لەولاوە بگرێکە تەسیرێکی زۆر گەورەی هەیە مەسەلەن زۆربەی و پیاوانەی کە لە جنگکانە ئەکوژرێن یا کەمەندان بن یا دیار نابن یان زۆربیان بێسەر و شوێنە بن مەسەلەن کە دیار نامێنن تەسیری خاتە سەر کەمی ڕێژەی زەواجی ژنان کە کچێکی زۆر قەیرەمان هەیە ژمارەیە زۆر بێوە ژنمان هەیە سەدان هەزارمانەیانی مە لە عێراقا بەڕاستی مای هەڵوێستە لەسەرکردن و لەسەر ڕاوەستانە بێجگەلەوەش ئەم هەموو کەم پیاو هەیە شەهید بوو بێ هەتیوی لە پاش بەجێ نەما بێ ئێمەی ئەم ناوچەیە یەک دوو ساڵە تۆزێ خەڵک کەمی کردوەوە هەمیشە خێزانەکان مناڵی زۆریانە بووە کەم ماڵەیە سێ مناڵ و چوار مناڵ و تا 6 و 7 لە پاش بەجێ نەما بێ بە هەتیوی ژن گەورەی کردو نەمانە تەسیرێکی زۆری هەیە و پێم وایە لە پاشکۆی جەنگەکانە ژن و مناڵ بە دەرەجە یەکەم قوربانی زۆر جێی دڵخۆشیە کە ئەوانە توانە شان بەشانی براکانیان پارێزگاری لە خاکی نیشتیمان بکەن و لای خۆشمان چۆن بڵێم ڕەنگە کەم و کورتی هەیە بەڵام دەسەوەستان نەبوون ئێمە دوور و نزیک خۆمان لە نزیکەوە ئاگامە لە کارەکانیان بووە چ لێرە چ لە ڕۆژاوا چ لە پارچەکانی تریش بەڕاستی مای دڵخۆشیە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم زۆر دڵم پێیان خۆشە هیوادارین ئێمەش بتوانین بەجێ پێکانی ئەوانە بڕۆین بمە باسی کەرکوو کەم لەبەری کەرکوو شارێکی نەوتیە هەموو وڵاتەکان بە تایبەتی تورکیا من ئەمێلەوە باسی کەمپایامەکەم بگەێنم کە قەپی خۆش کردووە لە کەرکووک بۆ نمونە بەبەرەوەی ئەمە کەرکووک شارێکی نەتەوەیە بمانوێ باسی کاریگەریەکانی جەنگین بە تایبەتی لەسەر ژنان کاریگەریەکی زۆری دروست کردووە کاریگەریەکان یەکێک لەوانە کاریگەری دەرونیە کاریگەری دەرونیە کاریگەری جەستەیە چەنەها ژنمان هەیە شەڕەوانمان هەیە بۆ نمونە لە جەنگا گیانی لە دەستداوە ماڵ و مناڵی بەجێهێشتووە و هەروەها ببینە سەر باری ئابووریش لە ماڵەوەش یعنی قەیرانی دروست کردووە ئەمە بەڕاستی کارەساتە من ئەبینم زۆربەی وڵاتەکان لە کەناڵەکان لە میدیاکان یاخود کۆنگرێکی ڕۆژنامەوانەیە کە ئێمە ئیدانەی ئەو کارە ئەەکەین بەڵام من لەگەڵ ئەوەیان نیم من تەنها مادام من دەسەڵاتدار بم یاخود وڵاتێک بم ئیدانە ناکەم هاوکاری ئەەکەم هەڵەسم هاوکاری ئەەکەم بە چەک بێ بە هەرچیەک بێ هاوکاری ئەەکەم بۆی جەنگەکە ڕاگرم ژن نیوەی کۆمەڵە وەک خۆی و دایکی نیوەکەی تریشە هەر کارەساتێک لە هەر وڵاتێکا ڕووبە ژن بەشی گەوری بەرەکەوێ چونکە ژن وەکو خۆی ژن وەکۆی کە دایکی نیوەکەی تریشە حتمما ئەو نیوەی ترکە هەمووی پیاوە هاوبەشی لە شەڕەکاناکە و ڕەنگە هەمووی ڕۆڵەی ئەو نیوەی ترن لەبەر ئەوە ئەو کارە ساتی کە ڕوئەیە زۆر کاریگەری هەیە ئەو توندوتی ژیانە ئەو شەڕە قورسانە لەسەر ژنان بە دەرەجەی یەکەم بە پلەی یەکەم بە تایبەتی ئەو شەڕانەی کە لە وڵاتی ئێمەیان ڕوویاوە هەر لە چیمای و ئەنفالەوە بیگرا هەتا شەڕەکان و مەفارزی سەرەتایی پێشمەرگەکانی بەشی باشوور کە ئێمە لە 63 چاومان کردوتەوە لە ناو شەڕا ئەژین و فرمێزگە ڕێژین و ئاخ هەڵەکێشین بۆ ڕۆڵەکانمان کە هیچیان لێ نەیە ڕەنگە ئەوەی کە ئەگە تۆزێ دینی تیابێ و ئاینی ئیسلام بپەرسێ ڕەنگە هەمیشە و هەمیشە لە جیاتی گۆرانی ئایەتەل کورسی لەسەر دەمێ بێ بۆی ڕۆڵەکانی مەحفوظ بن لەو شەڕانەیە اینجا کە شەڕەکان سەرکەوتۆ بوو ئاوێگە کرا بەدڵا و ئیسراحەتی چێ کرد و تەمەنای لە خواکرەم و کاتە سەرکەوتوو بێ ئێستا ئەو شەڕانەی کە لە ڕۆژئاوا ڕوویاوە لە ناو جەرجی ئێمەیان ڕوویاوە و ئێمە ڕۆژئاوا بە جەرجی خۆمان ئەزانین ڕۆژئاوا بەشێکە لە جەرجی ئێمە ئەو شەروانانە کس و خوشک و دایکی ئێمن ئەو شەروانەی کە دیمان بەدەزە و عەسکەرانەوە ئەوان ڕەنگە کە گاڵتەی پێکەن لایەن زۆر بە سوکاتی بە پێچەوانەوە لە هەموو ئەعلامی دنیا و جیهانە دەری خست کە شەروانان چەند خاوەن کەرامەت و شەرەف و چەند خاوەن مەبدەئن بۆ وڵاتەکەی خۆیان ڕەنگە دەیان و سەدان ژن دوای ئەو کارەساتە چاوی لێکردبن
نووسی بێتی لە سەریان وێنەیان گرتە بێ بەعکسەوە ئەوە بە پێچەوانەوە زۆر تورکیا پێدابەزی ئەسکەری تورکیا پێسوک بوو وڵاتی تورکیا پێسوک بوو کە ئەگەر ئەو سایمە بە دوژمن ئێستا 100 جار بە دوژمنی وڵاتی خۆمان ێزانین کە ئۆردوغان ئەڵێ کورد کافرە ئەبێ بکوژرێ ئەبێ نەمێنێ بەس خوا لە ئۆردوغانیش گەورەترە و دەستی شێڕڤان و پێشمەرگەی ڕۆژئاوە و باشووری کوردستان زۆر لە ئۆردوغان گەورەترە مەبدەئی ئێمە زۆر لەو گەورەترە ئێمە لە حربی عالەمی دووەم لە 48ەوە کە کوردستانمان بەش کراوە ئێمە تا ئێستا خەبا دەکەین و نەتواوینەتەوە و ناشتۆینەوە ئینشاءڵڵا ڕاستە تەزحێمان زۆراوە جەرگمان سوتاوە هەر کوڕێگە کوژی و هەر پێشمەرگەیە شەهید دەبێ و هەر شەروانێ شەهید دەبێ بە پەرداخ فرمێسک لە چاومانێتە خوارەوە بۆیان جەرگمانە سووتێ بەڵام لەگەڵ ئەوەشە وەعیمان هەیە و شیاریمان هەیە بەردەوامین لە خەبات ئیرادەمان بە قووەتە چکە کورد مەشهورە بە ئازایی بەس خۆزگە ئەم جارەژەڵێم بەقەر ئەو هەموو ئازایەتی و شارێمان تەبایشمان تیا بووە ئەو تەبایە زۆر گرنگە ئەگەر بۆمان دروست بێ لە هەر چوار پارچەکەی کوردستان نازانم خودی کورد هەمووی لەوەتی دروست بووە چەساوەتەوە لەوەتی دروست بووە داگیرەکرێ لە هەر چوار پارچەوە ئەبێ قوبوڵی نەکەن قوبوڵیشیان نەکردو زۆر کات لە بەرەوی سنگی خۆیان ناوە بەگولەوە بە تاکید جێگەی قوبوڵ نییە ئەبێ کارێکی وا بکەن ژیانی خۆیان بەختکەن و کردوشیانە بەڵام ئەو تموحی کە لە خودی ژنایە تا ڕادەیە کەمە ئێمە ئەمانەوێ زیاتر سەدامان هەبێ لە ناو کۆمەلگایە شەڕ بە شێوەیەکی گشتی وەک ناوی خۆی بەخۆیەتی شتێکی زۆر نەشازە و زەرەرێکی گەورە لە کۆمەلگا لە هەموو بوارێکەوە ئەو وڵاتە تەدمیرە بێت بەڵام زەرەرمەندی گەورە لێرەیە ژن و مناڵە بەهۆی ئەوەی کە ژن و مناڵ هەمیشە لە کۆمەلگایە پەراوێز خراون بە تایبەتی لە کۆمەڵە شەرقیەکانە لە ڕۆژهەڵاتە ئەبینین لە کاتی ژنان لە کاتی خۆشیە لە کاتی هەڵبژاردنە لە کاتی ئیسراحەتە ژنان پێش خۆیان دەدەن ئیشەکان هەموو ژنان ئەیکا بەڵام کە کاتێک ئێتە سەر کاتی شەڕ و نەهامەتی ژنان لەمەیانە زەرمەندی گەورن بەهۆی ئەوەی برا لە دەسەدا مێرد لە دەسەدا کوڕ لە دەسەدا و خۆشی ئەمێنێتەوە بێ ئەوەی کەس ئیحتیمامی پێ بدا بایخێکی پێ بداوە تەنانەت لە ڕووی تەندروستیەوە جگەر لەوەی کە زۆر بەداخەوە ماڵێم زۆر جار دووچاری دەستدرێژیە بنەوە لە کاتی جەنگەکانە و لەمەشا کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە جگەر لە کێشەی تەندروستی بەنسبەت ژنانەوە مناڵێکی زۆر دروستە بێ کە بێباوکو و دیسان ئەرکەکە ئەکەوێتەوە سەر ژنان لەبەر ئەوە لێرە پێویستە ژنان خۆیان هەموو یەکگرتو بن و لە هەموو شوێنەکانە لە حیزبەکانە و لە ڕێکخراوەکانە پێ لەسەر ئەوە داگرن کە دائیم ئەبێ وەکو لە کاتی پێویستیە کە پێویستیان پێیانە کاریان پێەکەن لەم کاتەشا کە ئەوان دائیمە بەشێکن لەو خەباتە بەشێکن لە ئاشتی کە هەمیشە ئاشتی خوازنووە هەوڵەدەن نێوان حیزبەکانە لە کاتی شەڕەکانە ئەومان بینی لە باشووراکە لە کاتی شەڕی نێوان حیزبەکانە کە ئەمانە کۆتری ئاشتی بوون لە نێوان حیزبەکانە بەوەی کە ئاشتیان کەنەوە ئێمە لە ڕابردووشە ژنی کورد لە باشووریش و لە هەموو پارچەکانی کوردستانە ژن بەشێک بووە لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردووە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە من دڵنیام ناڵێم نەئەکرا بێ ژن بەڵام دڵنیام ژن ئەرچی لە ئەرچی پیا و کەمتر نەبووە بگرە ئەگەر زیاتر نەبوو بێچکە پیاوان هەر شەڕەکەیان ئەکرد بەڵام ژن شەڕیشی کردووە و ئاگای لە ماڵ و مناڵیش هەبووە و شێوازێکی ئیشی وای دروست کردووە کە پیاوانیش لە جەبهە لە ڕووی خواردنەوە لە ڕووی داو دەرمانەوە لە ڕووی ئیسراحەتەوە کاتێکە لە جەبهەیەن خزمەت بکرێن و واتە بەشێکی زۆر گرنگ بۆ لەو شۆڕشەوە ڕۆڵێکی بەرچاوی بینیوە. بەنسبەت سووریاشەوە ئێمە بینیمان لە کۆبانی کە ژنان سمبلی
بەرخودان بوون لە کۆبانی و لە هەموو جیهانە بەڕاستی سمبلی تێکۆشانی ژن بوون لە هەموو جیهانە ئەوەی ژنی کورد کردوێتی تا ئێستا ژنی هیچ وڵاتێک نەیتوانی وەکە بیکە بە پێشمەرگایەتی بە شەڕکردن بە ڕۆڵی بەرچاوی لە بەرشاشەکانی تەلەڤیزیۆنەوە کە ئەمان بینی کە چۆن خەباتیانە کرد و لە ساحەکانی جەنگا ئەجەنگین دژی دوژمنان.